لە ئێران لە بزوتنەوەی ژینا ئەمینیەوە کە بزوتنەوەیەک بوو سەلماندی کە ژن ئەتوانێ و ئیرادەی هەیە کە ئازاد بێت، خۆی ئازاد بکات و یەکسان بێت لە ماف و لە هەموو ئیمتیازاتانی کە پیا و هەیەی لە کۆمەلگادا ئەبێت ئەتوانێت ئەویش هەیە بێت، توانی کە پۆلیسی ئەخلاق لە ئێران هەڵوەشێنێتەوە، توانی کە حیجاب لە ئێران ئازاد بکە، یعنی بڵین لەبەرکردنی حیجابیا لەبەر نەکردنی ئازاد بکرد. ئێستا بڕۆ لە شارەکانی ئێران حیجاب ئازادەوە بە قانونی شێتر لەو ماوەی دوایی یا جمهوری ئیسلامی ئێران دانی پیاناکە دەبێ هەرکەس ئازاد بێت حیجاب ئەپۆشێت یا ناپۆشێت. یعنی ئەمە درێژەی ئەم بزوتنەوەیە. ئیتر ئەم بزوتنەوەی ئێستا گەشتوتە لای ئێمەش، ئێمە لای ئێمەش ینی شەپۆلەکەی گەشتوتە لای ئێمەش ئیسلامیەکانی هەراسان کردو لەژێر ناوی ئەوەی کە ئەمە دەست بۆ پیرۆزیەکانی ئیسلام ئەبرێت، بۆیە ئەمە بەکارێکی ناڕەوای دەزان و حتا گەیاندوانێتەوەی کە سکاڵای لەسەر تۆمار بکەن. ئەمە ئەم کارە هوەریە کە ئەنجام درراوە و لابردنی حیجاب و ئەوەی کە لە سلێمانی ئەنجام درراوە، ئەوە ڕێک پەیوەندی بەوە هەیە کەمانە بیر و ڕای خۆیانیان دەربڕیوە، ڕای خۆیان لە ڕێگەی هوەرەوە دەربڕیوە. ڕای خۆیان ئەوەیە کە ڕەدیەکەنەوە ناڕزایەتیانێ بەرامبەر بەو حیجابەی کە مەسەلاً ژن کۆی لە ئاکات، ژن دیل ئەکات، ژن یەخسیری پیاو ئەکات، ناڕزایەتیان بەرامبەر بە ئەمە ئەمە سوکایەتی نییە بە ئیسلام، سوکایەتی نییە بە هیچ لایەک، ئەمە ڕەخنەگرتنە ناڕزایەتیە لە بەرامبەر ئەوەی کە ژنان کۆیلە ئەکرێن بە ڕێگەی حیجابەوە. بۆیە بە بڕوای من ئەمەی کە ئیسلامیەکانی هەراسان کردووە، هەر ئەوەیە کە داعشەکانی لە سووریا هەراسان کردبوو، هەر ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێرانی هەراسان کردو، بەڵام لەوێ بە کۆمەڵێک دەستکەوتەوە ئەم بزوتنەوەی سەرکەوتنی بەدەستهێناوە و لێرەش لە کوردستانی لە هەرێمی کوردستانیش دڵنیام کە بەدەستکەوتەوە ئەڕاتە پێشەوە هەنگاو بە هەنگاو و بەری پێناگیرێت و ئیسلامیەکان بە هەموو توانیانەوە هەوڵش بدەن ناتوانن ڕێگا بەم بەرەو پێشبردنەی ئەم بزوتنەوە یەکسانی خوازیە بگرن.